ئیدارەکانی پارێزگای هەڵەبجە دەچنە لای پامنێرمان وریا حەمەدکەریم. وریا سڵاوت لێبێت. دوایین زانیاری لەبارەی پۆستە ئیدارەکانی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە چییە؟ بەڵێ زیرەبار سڵاو لە تۆش من ئێستا لە نێو بینای دیوانی پارێزگای هەڵەبجەم. ئەو پارێزگایی کە تاکو ئێستا پشکەکانی لە نێوان لایەنە سیاسیەکان بە تەواوی دابەش نەکراوە و دەست بەکار نەبوون. هەندێک لە ڕێکارە ئیداریەکانی تاکو ئێستا ماوە و سەبارەت بە دابەشکردنی پۆستەکانی ئیداری پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکانی نێو دیوانی پارێزگا تاکو ئێستا لایەنە سیاسیەکان هەرچەندە ڕێکەوتنامەی دووەمیان کرد بۆ دابەشکردنی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی سنووری هەڵەبجە، بەڵام تاکو ئێستا کاندیدی خۆیان نەناردووە بۆ ئیداری پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی ئەوانیش ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن و دەست بەکاربوونیان بۆ بکەن و فەرمانی وەزاریان بۆ دەرکەن و دابەشکردنی پۆستەکان کە لە پێشتردا ئێنارتی ئەوەی بڵاو کردەوە کە هەر لایەنێک و چەند پۆستێکی بەرکەوتووە بە جۆرێک کە لیستی خزمەت 4 پۆستی بەرکەوتووە. ئەو 4 پۆستێش کە لە نێوان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستاندایە تاکو ئێستا لە نێو خۆیاندا یەکلایەن نەکردووە کە چ پۆستێکیان بۆ کۆمەڵ دەبێت و چ پۆستێکیان بۆ یەکگرتووی ئیسلام دەبێت کە هەرێکە لە بەڕێوەبەرایەتی ئەوقاف و ئاوادانکردنەوە لەگەڵ وەبەرهێنان و گەشت و گوزار بووە. تاکو ئێستا لە نێوان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیدا ئەو پۆستانە یەکلای نەکراوەتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لە کاندیدەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەسەر لیستی خزمەت پێشنیاری ئەوەی کردەوە کە بۆ هەر سێ لایەنە ئیسلامیەکە یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کە لیستی خزمەت لە هەڵەبجە فراوانتر بکەن بۆ ئەوەی بزوتنەوەی ئیسلامی بۆ دوو کورسیە کە هەیەی پێی دەدرێت بێتە نێو لیستی خزمەتەوە و لیستی خزمەت لە سنووری هەڵەبجە فراوانتر بکەن. بەوتەی کاندیدەکە کە سەرلەبانی ئەمڕۆ ئێمە وتەمان لێوەرگرت ئاڕاستی سەرکردایەتی هەرسێ لایەنەکەی کردووە و بەوتەی خۆی جوابی لایەنەکان ئیجابی بۆ فراوانکردنی لیستی خزمەت و سەبارەت بە دابەشکردنی پۆستەکانیش بزوتنەوەی گۆڕانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەوانش هاوشێوەی لایەنەکانی تر تاکو ئێستا کاندیدەکانی خۆیان نەناردووە بۆ ئیداری پارێزگای هەڵەبجە تاکو ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیانە لەسەر پشکەکانی خۆیان دەست بەکار بن و بە جۆرەی زانێرەکانیش بزوتنەوەی ئیسلامی کە پێشتر ئەوەی ڕاگەیان بوو بەشداری لە حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەدا ناکات لە ئێستادا ڕازی بۆ بە بەشداریکردن لە حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەدا بە جۆرێک کە پێشتر داوای 6 پۆستی دەکرد لە هەڵەبجەدا جگە لە دوو کورسی کە لە ئەنجومەنی پارێزگا بۆی دانرابوو. ئەو 6 پۆستە داوای دوو بەڕێوەبەرایەتی گشتی و دوو جێگری بەڕێوەبەرایەتی گشتی و دوو بەڕێوەبەرایەتی نێودیوانی پارێزگا لە ئێستادا 4 پۆستی بۆ دانراوە کە یەکێک لەوانە جێگری بەڕێوەبەرایەتیەکی گشتی و ڕاوێژکارێکی نێودیوانی پارێزگا و بەڕێوەبەرایەتیەکی نێو دیوانی پارێزگا و بە گوێرەی زانێرەکانیش ئەگەرێکی زۆر هەیە کە بزوتنەوەی ئیسلامی پۆستی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە وەربگرێت و پارتی دیموکراتی کوردستانیش لە هەفتەی ڕابردوودا بەرپرسی لەقەکەیان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەردانێک داوای لێکردن کۆبوونەوەی لەگەڵاکردن بۆ ئەوەی بێنە نێو حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجە، بەڵام ئەویان ڕەت کردووەوە و پرسەکان دەست وەفدی دانووسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی پارتی لە حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەدا بەشداری بکات و پارتی تاکو ئێستاش سوورە لەسەر وەرگرتنی پۆستی قایمقام کە پۆستی قایمقامی هەڵەبجە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنوورەکە تاکو ئێستا ڕەزامەندی لەسەر ئەوە نیشان نەداوە کە پۆستی قایمقامی هەڵەبجە بداتە پارتی، بەڵام پارتی تاکو ئێستا سوورە و دیاریکردنی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانیش پۆستی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان کە بدرێ بە لایەنەکان بەوتەی هەندێک لە لایەنەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ماوەتەوە لەسەر بەشداریکردنی پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەدا کە وەڵامێکی یەکلاکەرەوەیان پێ بدەن لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی وەفدی دانووسانکاری پارتی دیموکراتی کوردستان کە وەڵامی یەکلاکەرەوەیان بدەنێ ئاخو بەشداری دەکەن لە حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەدا یاخودنا ماوەتەوە سەر ئەوە ئەگەر بێت و پارتی بە تەواوەتی جوابی یەکلاکەرەوەیان پێ بدات ئەوان بەوتەی خۆیان حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجە بە تەواوەتی تەشکیل دەکەن و دواتریش قسە و باز لەسەر دابەشکردنی پۆستی بەڕێوەبەرایەتیەکان لەسەر ئاستی پارێزگا بۆ نمونە بەڕێوەبەرایەتی پۆلیس و ئاسایش هێزە ئەمنیەکان و بەڕێوەبەرایەتی ئاو کە لەسەر ئاستی پارێزگایە بەڵام گشتی نییە قسە و باز لەسەر ئەوانش دەکەن، بەڵام بە گوێرەی زانێرەکان پێدەچێت نزیکەی 2 مانگ بخایەنێت تاکو یەکلایکردنەوەی ئەو پۆستانە لە نێوان لایەنە سیاسیەکاندا یەکلای دەبێتەوە.
بەڵێ زۆر سپاس بۆ وریا حەمەکەریم پەیامنێری نارتی لە هەڵەبجە لەگەڵمەوی سپاس بۆ زانیاریەکە.